چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک پۆلدا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە کارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن وازات خەڵک تونتر ئەبێ ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی لەسەر چەکڕاکێشان لەسەر تعداکردن لەسەر خەڵک ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن بەشێکی زۆری لە حیزبات چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان خەڵک لەلایەکۆ قەویترە سازمانی تەیارکردە ڕادیکاڵترە بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە ئەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی. خۆشحاڵە من بنار مستەفا ئەم چوارشەمێش دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 2 ئۆکتۆبەری 2024 لە دوو تەوەر پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان و بانگەشەی لایەنەکانی بەشدار بوو بۆ ئەم هەڵبژاردنە قسە و باسمان دەبێت و بەشی دووەمیش تایبەتە بە هێرشە موشەکیەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و ئەگەری فراوانبوونەوەی جەنگەکە لە ناوچەکەدا. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە دەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەین و وەڵام وەردەگرینەوە. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز هەروەک دەزانن شەممان تا کاتی هەڵبژاردن لە پێشەنگ تیڤی و بەرنامەی تایبەت دەبێت سەبارەت بە هەڵبژاردنەکان و هەروەها لە بەرنامەکانی چوارشەممانیشدا جێگەی بۆ دەکەینەوە و لایەنە جیاوازەکانی تایبەت بە هەڵبژاردن دێینە بەرباس و لێکۆڵینەوە قسە و باسییان لەسەر دەکەین. هەر لێرە شەو بیرتان بێنمەوە کە هەموو ڕۆژانێکی شەممان هەر کەس لە ئێوە سەبارەت بە هەڵبژاردن پێی خۆشە قسەی خۆی بکات، پەیوەندیمان پێ بکات و کات دەخینە ئیختیارەوە کە لە بەرنامەکانی شەممە تایبەت بە هەڵبژاردن قسە و باسی خۆی تیا بکات. بەڵام ئێستا قسە و باسمان دەبێت سەبارەت بە شێوەی بانگەشەی لایەنەکانی هەڵبژاردن ئەو لایەنانی بەشداری لە هەڵبژاردنەکانە دەکەن و ئەو شێوەی کە بانگەشە دەکەن دەنگدەران دەنگیان پێ بدەن. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عوسمانی حاجی مارف. عوسمانی حاجی مارف ئێوارەت باش و سپاس کە ئەم جارش لەگەڵمانیت.
ئێوارە باش و سوپاس بۆ ئێوەش. بڵێ دواتر ئەچمە سەر ئەوەی کە هەر لایەنێکی ئەم بەشداری بووان هەڵبژاردنەکە کە چۆن بانگەشە ئەکەن و چەندێک ئەم ناوەڕۆکەی کە ئەیڵێن دروشمەکانیان چەنە ئیمکانی هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمێ جارە سەرنجی ئێوە لەسەر خودی ئەم شێوەی بانگەشەیە چەندێک بە شێوەیەکی مۆدێرن و پێشکەوتووی دەبینن ئەوەی کە لایەنەکان تا ئێستا لە هەڵمەتی هەڵبژاردنیاندا پیادەی دەکەن. بە بۆچووی من سنەتی شێوەی بانگەوازی ئەمانیا بانگەشەمان لە هەڵبژاردنە لە ئەو ڕۆژی بانگەشەیانەوە نەگەر ئەمە هەڵبژاردنەکانی پێشووتریشیان سنەتێکی هەمیشە دواکەوتوانە ڕیسواکردنی یەکتر یەکتریشکانن یا مەسەڵەن بە جۆرێک چاواشەکاری بۆ خەڵک خەڵەتانی خەڵک ئەنوا مەسائلێک کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە نیە بەخوازەکانی خەڵکەوە نیە جۆرێکەوەی کە چۆن جۆری بانگەشەکانەوەی کە چۆن ئەمانە تاکە دەسەڵاتن و هەموو شێوێژێت دەستی ئەمانایە و خەڵک کێشکەنەوە بۆ ئەمان بۆ لای خۆیان بۆ دەسەڵاتەکان و پاراستنی داسەڵاتەکەیان هەموو من جۆری بانگەشیان مێژوویەکی هەیە کە بەڕاستی هەتا لە زۆر وەختە لە زۆربەی هەڵبژاردنەکانی پێشووشیانە زۆر جار ئێمەی شارمان بۆیە کە ئەمانە زیاتر لەوەی کە ئەو هەوڵ کردویانەوەی کە وعد بە خەڵگەیان ئەماکەن و ئەوەکەن بەڵام زۆرتر شکانی یەکتر لە بەرامبرێکا هێزە سیاسیەکان وەگەوەی کە فەزایەکی جەنگی بێت تا ئەوەی فەزای بانگەشەی هەڵبژاردن بێ. بەڵام ئەم جارە بە بۆچووی من ئەم جاریان زۆر تۆختر لە جارەکانی کە زۆر زیاتر لە جارەکانی تر زۆر زیاتر شکارنەوەی یەکتر ڕیسواکردنی یەکتر باسکردنی سلویاتەکانی یەکتریان حتا ئەو مەسائلانەی کە جۆرێک بەمانایەک تاوانبارکردنی یەکتری کەم تاوان ئەمانی کە ئەمان باسیەکان دەکەن بە تاوانباری هیوەیەکە بێرێن بە دادگا هیوەیەکە محاسبە بکرێن بەڵام جۆرێک بۆی کە لایەن هەر لایەنێکیان بۆی کە جۆرێک پرۆسی هەڵبژاردنەکە بە قازانجی خۆی بەو شێوەیە جەماوەڕاکێشێ بۆ دەنگانەکەی بە تایبەتی مەسەبینێکی نیشتمانی چۆن هێرشێکی تونگ لەسەر پارتی و دەسەڵاتی پارتی و پاوانخوازی پارتی و جۆرێک دەسەڵاتێکی ستەمکار کە چەندی ساڵێکێتی نیشتمانی لەگەڵیا بەیەکەوە بوون حکومەتیان پێگەێناوە بە حسابی خۆیان هاوخەبات بوون هەر شتێک بجێ بەڵام جۆری بانگەشەکەیان بەڕاستی ڕیسواییە بەڕاستی شکانی یەکترە بەڕاستی شەرماوەرە بەلاما کاتە پارتیش لە بەرامبەر ئەمە کەمی نەوتوە و کەم ناکە لە بەرامبەر شکانەوەی یەکێتی کە چۆن خیانەتی کردووە چۆن تەسلیم بووە چۆن لەگەڵ مەسەرەن دژمنانە ڕێکەوتووە بەرحا هەڵویان لە بابەتۆیڵێن هەلاما کاتا هەم لە بەرامبەر ئۆپۆسیۆنەکانیشیانە ئۆپۆسیۆنش لە بەرامبەر ئەوانە بڕاستی فەزایەکە ئیسان جۆرێک شەرماوەرت هەست بە شەرمەکە لە وڵاتێکای لە شوێنێکای هەڵبژاردن لەو ئاستا نزمەیە هێزە سیاسەکانێکن و ناویشی هەڵبژاردنە و بەتەماشن حکومەت فێکبێنن و بەحساب هەتا ئارامی بۆ کوردستان کە هیچ وەختی ئەوان ناتوانێت و کارە بکەن بەڵام ئەمایان بەڕاستی جێگای ڕخنەیەکی تونگە جێگای بەرە ڕووبوونەوەیەکی تونگە هەتا ئەتوانم بڵێم جۆرێک خەڵکی بێزار بوون لەم جۆرە ینی نەگەوەی کە من ئێستا قسەکانی سەرەکەم و چۆن ئەوانێک پێشکێنەوە بە جۆرێک لە زمانی خەڵکی سادەشەوە لە عمومی خەڵکەوە ئەبیسی کە بەڕاستی بێتاقتن بەڕاستی تووڕن بەڕاستی ناڕەحەتن لەوەی کە ئەم هێزە سیاسیانە دوای 30 ساڵ گەشتونە ئاسێک لە باتێوی مەسائلێکی مۆدێرنتر تۆزی پێشکە بە هەر جارە خۆیان دەسەڵاتیانەیە چۆن هەڵبژاردنەکەی من بەکوێ ئەگاچی ئەەکەن هەموو شتێ بخۆیانە بەڵام ئەکرێت تۆزێ ڕێز لەنا لەیەکتری محتەرەمانەتر ئیجابیتر هەتا ئەم پرۆسەیە تێپەڕێنن بەڵام بەداخەوە تاکی دەکەمەوە ئەمە جێگەی شەرمە بۆ خەڵکی کوردستان کە بەڕاستی ناڕەحەتن کە بەڕاستی تووڕن و قابلیەوەیە کە چۆن خەڵک ئەترازەکە بەرامبەر تەواوی 30 ساڵی دەسەڵات دەکەیان و ئێستا ئەم ناڕەزایەتیە بەفراوانترە بێ هەرەوەشە بوو بکینە کە بە هەر جۆرەوە کە خۆیان دەنگدەری تایبەتیان هەیە خەڵک لە دووریان کۆبێتەوە بەڵام من پێم وایە ئەم جۆرە بانگێشتە زیاتر خەڵکیان تووڕابێ و کەمتر خەڵک ینی کەمترین خەڵک بەشدارێکە لە مەبژاردنە
ئەمە پرسم کە ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە بۆچی ئەم لایەنانە لە بری ئەوەی کە زیاتر بەرنمەکانی خۆیان بە خەڵکی بناشێنن زیاتر ئاشنایەتی لەگەڵ ئامانجەکانیان بێنە ئاراوە بەڵام زیاتر وەکو خۆشتانتن هەوڵیان شکاندنی یەکتریە زیاتر نیشاندانی تاوان و خیانەت و ئەوەی خراپەکاری یەکتریە واتە بزانین بۆچی زیاتر لە برەوەی کە فۆکس لەسەر بەرنامەی خۆی بێ لەسەر ئەجندای بەرامبەرە بەڕاستی پرسیارێکی دقیقا پرسیارێکی جوانە شوێنی خۆیەتی کە ئیشارە بوو فەزایە بین یا ئەو دۆخە بین کە ئەمانە کەوتونەتەوە ئاسەوە کەوتونەتە بەرامبەر یەکتری وەکووتم لە فەزای هەڵبژاردن ناچێت لە فەزای جەنگە چێت وچێ ئامادە من شەڕێ بکەن و یەکتێشکێنەوە کە هێز کۆکەنەوە بچن بە گژیەکە هەرچە لەمە ئەزان بەنای هەڵبژاردنە بەڵا ئەمە بەشێک لەوەیە کە ئاڵوگۆڕێک لە مەتەکە لە کوردستانە ڕوویاوە ئاڵوگۆر لە هاوسەنی هێزەکان هاوسەنی هێزی پارتی هاوسەنی هێزی یەکێتی نیشتمانی حتا بە جۆرێک ئۆپۆزیۆن ینی بەچمان بەمانایەک ئەوەی کە قواری هەرێم کە ئێمە چەند جار باسێکین و خۆشیان واقعەتێکە بینین کە قوارەکەیان بچوو بۆتەوە دەسەڵاتیان کەم بۆتەوە ناوەندبوونەوەی عێراق کاریگەریی گەورەی هەیە لەسەر دەسەڵاتی حکومەتی هەرێم بەتایبەتی لە محدودکردنەوەیان بە بازرگانی بنەوت محدودکردیان بە قاچاقچی بنەوت محدودکردیان بە داراییان دیاریکردنی موچە لەلایەن ئەمانەوە جۆرێک پاشەکشەیەکی گەورەیان بە لەباری ئابووری سیاسی کۆمەڵایەتی هەتا لەسەر کۆمەڵگەدانەوە پاشەکشە بە مێزە سیاسیانە بکەن بەمانایەک ئەمان لە بەرامبەر دەوڵەتی مرکزیە جۆرێک ملکەچن و ناچار بوون بەو سیاستانی کە دەوڵەتی مرکزی ئەیسەپێنێ بەسەرانە قبولیکەن لە محدودکردنی سنوورەکان لە بازرگانیکردن لە موچە لە هەتا دانی لە بودجەیان لە هەموو شتێکیانە یعنی هەموو شتێکیان ئێستا مباشر ڕاستەوخۆ پابندە بەوەی کە پابندە بە حکومەتی بەغاوە کە ئەمە بەڕاستی ڕەزالەتێکی گەورەیە ئەوەی کە 30 ساڵ ئەوان ئەنوا ئیدعایان هەبوو ئەدعای حکمڕانیە کە کوردستانەکەن بە دووبەی نازانم چەنەها بانگەشەکە کردیان کارەبا چاکەن ئەوەکەن سەرمایەکی زۆرە ڕێژن دەستکەوتێکی زۆرێ بێ کوردستانەکەن بە بەهەشتێک هەموویمانە درۆدە لەسەر دەرچوو لە تحلیلی ئەخیرا گەڕانەوە بۆ دوای ئەوەی کە هاوسەنی هێز بە قازانجی هێزە شیعەکان لە حکومەتی عێراق گۆڕا بە قازانجی ئەوان و کاریگەری ئەو حکومەتی عێراق و هەوڵدان بە ناوەندبوونەوەی حکومەتی عێراق تەسیرێکی گەورەی لە سەر هەرێمی کوردستان و حکومەتی کوردستان و دۆخی کوردستان کردووە کە ئەمە دۆخێکی بە معنایەت تازەیە بۆ ئەحزابی ناسیۆنالیستی کورد و لە هەمان کاتە بۆ خەڵکی کوردستان کە بەڕاستی ناجێگیریکی سیاسی زیاتر هاتوۆتە ئاراوە کە لە خودی ئەترازەکانی خەڵکە لە خودی دۆخەکە بە ئاشکرا دیارە کە ئەمە دۆخێکی تازەیە و ئەوان ینی بەمانایەک ناتوانن بۆعد بە خەڵک بن بۆ ئەم هەڵبژاردنە ئەتوانن موچە چاکەن ئەتوانن معاشی زیایکەن ئەتوانن هیچ شتێک بەبێ بەغا بۆیان ناکرێت لەبەرەوە هەر وعدێ بن ئەگەم لە حەزەکەی لە هەڵبژاردنەکە هەتا ئۆپۆزیسیۆن تا بڵین جەماعەتی بڵێنەوەی نوێ ئەوانی تر وا قەولێن کە ئەمان نەتوان بەغار ڕاستیکەن ئەمان توان لەگەڵ بەغاڕێکەوت وەکوی ئەمان ئەو کاریان نەکردێت تەسلیم نەبوون ڕێ نەکەوتن یعنی بانگەشی هەمویان زۆر لاوازە بۆی کە وعد بە خەڵک بن ئەتوانن چیان بۆ بکەن ئەمە خۆیان ئەزان ئەمەیان بۆ ناکرێت و زمینەی ئەمە نەماوە و جۆرەگە توانم بڵێم هەموو لایەنەکان دۆڕاون لەژێر سایی دەسەڵاتی حکومەتی عێراقا حکومەتی شیعە و قەومی عروبەی عێراقا نەکەوتونەتە گیانیەکری ئێستا چێ ئەتوانێت لەگەڵ حکومەتی عێراقا تەسلیم بێ و دەستکەوتێکی بێ لە ئایندەی دەسەڵاتی کوردستانە بۆیە یەکێتی نیشتیمانی یا جەماعەتی تاڵبانی ئەکەونە ڕیسواکردنی مێژوویەک یا سیاسەتێک یا مەسائلێکی ئابووری کە پارتی دیموکراتی کوردستان دەوری بوو بێ هەمووی پەردەکە لابن لەسەری لە هەمان کاتا پارتی دیموکراتی کوردستان لە بەرابەرێکێتەوە هەتا ئۆپۆزیۆنەکانیش بە هەمان شێوە هەتا ئەمان لە بەرابەر ئۆپۆزیۆنەکانە هەمویان کەوتوتە واقعەتێکەوە کە جۆرێک بنبەست بوون یعنی هیچیان پێ ناکرێ کە هیچیان پێ ناکرێ بەم جۆرە لە بانگەشە کەشتێتە چاوەشەکاری خەڵک کە یەکتی پشێنن ئەوەی کە حتا مەسەرەن جۆریەوەی کە باڵ لە ئیدعاکانەکەیکا کە پارتیە ڕوخێنێ کە
کە پارتی مەسەر بڵێن ستەمکار ناهێڵێ ئەمە چۆنێکی چۆن مەسەرەن بۆ پێشن نەکرد تۆگە توێ ئەستەمکار نەهێڵی ئەبێ هێز کۆکەی تۆ ڕۆشەی لەگەڵا بکەی لەڕێی هەڵبژاردنەوە ئیمکانی نیە ئەوەی کە هەر ئەمەشەکە بێ خەڵک ئومێدی نەبێ بۆی کە وەکو هەموو جارەکانی پێشتر هەموو هەڵبژاردنەکانی پێشتر هیچ هەڵبژاردن هیچ ئالوگۆڕێ بە قازانجی خەڵک نایەتە دی هەڵبژاردن بە لەو لایەنەی کە بتوانێت وەزی کوردستان و دەسەڵاتی ئەم هێزە سیاسیانەیەک لای کاتەوە ئیمکان نییە ناکرێ غەیری چاوەشەکاری مانایەکی تری نییە بەڵام ئەگەر بینە سەر خودی ناوەڕۆکی بەشێک لەو بانگەشانی کە ئەکرێت بۆ نمونە گەر یەکێتی نیشتیمانی بە نمونە بێنیتەوە ئەڵێ کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێنی پارتی ئەهێنێت ئەگەرچی ئەو تانەمە لە ڕێی هەڵبژاردنەوە ئیمکانی نییە یانەوەی کە نەوەی نوێ ئەڵێ ئیتر کۆتایی بەم جۆرە لە دەسەڵاتە هێنن یانەوەی بەشێک لە ئیسلامیەکان لە ئیتر ئەمە بەسە ئەمە بۆچی خراپە ئەگەر بێت و مەسەرەن دەسەڵاتی خۆسەپێن کۆتایی بێت ئەگەر بێت و ئەم جۆرە لە دەسەڵاتدارێتیە ئیتر نەمێنێت و بەدیلێکی تر بێتە جێگاکەیەوە ئەمانە خراپن باز لە باشبڕی بۆشوی بادە باشی و خراپی نییە مە باشە یاقراپە هەڵبەتە گەر هەر دەسەڵاتێکی خۆسەپێن لە هەر شوێنێکی دنیاە لە جوغرافیەکە لە وڵاتێکە دەسەڵاتی خۆسەپێن کۆتایی بێ و کۆتایی بێ نەگەوەی جهەتێکی سیاسی خۆسەپێن ڕاو جهەتێکی سیاسی تری خۆسەپێن بێت بەمانایە بۆی کە دەسەڵاتێ بە خازانجی خەڵک بێ ئاڵگۆ لە سات سالکە شۆڕژگە ئەمە بۆ خەمە زۆریش باشە بەڵام ئایا ئەم واقعەتی کە لە کوردستانە ئێستا بازەکرێ ئەمە معناکەیەتی بۆچی ئەم دەسەڵاتە خۆسەپێنە چەندین ساڵە بۆچی یەکێتی نیشتمانی حکومەتی لەگەڵا پێگەێنەوە لەگەڵ لا ڕێکەوتووە خێر ئێستا لە شۆ ڕۆژەکە گۆڕاتەوە تا هەتا هەڵبژاردنە خوبا تاالبانی هەر جێگری بە سوبەرزانی بووە هەر لە یەک حکومەتا بوون و ممکنە دوای انتخاباتەش هەروەها بکەنەوە کە ناچار بن ئەم هەموو شەڕ لە بەرامبەر یەکایکەن جۆری هەڵبژاردنەکەیان و دوایی حکومەتێکە پێی بێنن چۆن پێکی معلوم بنێت جارە ئایندەی حکومەتە چۆن قسێکی لەکەین بەڵامەوەی کە احتمالی کە ناچارە ڕێکەون و هەتا ئۆپۆسیۆنە یا بێ دانیشە لەوەکو ئەندام پەرلەمان معاشەکەوەی گرە و نای ئۆپۆسیۆنە لە حکومەتا بەشداری نەکە یا بێ لەگەڵێکی لەگەڵ پارتیا لە تاریخرا ئەبێ ڕێکە گۆڕان ئۆپۆزیۆنیش بچی پێکرا بەفەقت ئەیان کێشا بە تەختی پەرلەمانەکە دەستکەوتێکی نەبووە خەڵک ئەلمهم مەسەلەمەیە کە باز لە باشی و خراپی نییەمی کە ئەگەر بۆ دەسەڵاتی خۆسەپێن وەکوتم زۆنی زەرد و زۆنی سەوز کوردستانیان داگیر کردووە بە خەڵکەکان بە بارمتە گرتووە و هێزی میلیشیان هەیە ئەمانە بێ ئەم هێزە میلیشیانیان کۆتایی پێبێت بێنێ و دەسەڵاتەکان بڕوخێنێت لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی هەڵبژاردنەوە ئیمکان نییە بتوانیت دەسەڵاتی پارتی داوی ممکنە ئەم فەز دۆخی کەسە دروست بووە پارتی دیموکراتی کوردستان ڕێژەی کورسیەکانی کەمتر بێتەوە ئەگەر جاران مەسەن نەتوانێت نیوەی کورسەکان بەدەست بێنێ بۆی خۆی بەتەنە حکومەت پێبێنێ ئەمە شتانی کە ڕوویاوە ئیمکانی ئەمە هەیە بەڵام ئیمکانەوەکە بەسم بۆ نمونە سی بۆ 35 کورسی وێنێ لەو حاڵتەیەکەوێتە زۆری کە دوای ئەمە چۆن حکومەت پێگەێنن ئەنی ئەوەی کە ئەو کۆتایی دەسەڵاتەکەیە ناوچەی زەر لەژێر دەسەڵاتی پارتیایە کورسی ئەهێنێ کورسی نانە ئەمە قسەی خۆیانە ئەندامانی قیادەیەکێتی خۆیان قسەیان کردووە ئەندامانی قیادی پارتی خۆیانە قسەیان کردووە ئەگەر کورسێکیش بێنین دەسەڵات بەدەست ئێمە دەسەڵات ناتوان ناوبەری بەمانە بۆمانە نەپارتینەیەکێتی زۆری سەر زۆری سەوت لە هەڵبژاردن کۆتایی بەدەسەڵاتەکان نا ئەجا خۆسەپێنن سەرگوتکەرن هەرچیەکن بەڵێ خۆی هەر لایەکیان بڵێن تەشیر بەویترێکە بەڵام ئەوە معنایەوە ئەتوانێت ئەو کارە بکە بۆ چەندین ساڵە پارتی حکومەتێکی خۆسەپێن نییە ئەی لە ناوچەی سەوزاتوانێتی چی بکە دەسەڵاتی پۆلیسێکی لە ناوچەی سەوزا یەکێتی نیشتمانی ناوچەی سەوزیە بۆ چه دەورێکی دیوە پارتی کوردستان لە ناوچەی سەوزا ئەگەر وا دانین کە ئەتمانێکی جاری کە قسەمان کردو لەسەری جارێک ئەم جارە ڕێژەی زۆری کورسیەکان یەکێتی نیشتمانی بێنێ کەوا نییە کە نایهێنێ ناتوانێت هەموو کورسەکان بێنێ لەو فەرز ناهێنای وا هەشتا کورسیەنا لە ناوچەی سەوزا حکومەتی دروست کرد چۆن ئەم چەند سی ساڵە پارتی کوردستان نەیتوانێت ناوچەیەکێتی هیچ شتێ بکە لە ئەمە کاتێکێتیش ناتوانێت ناوچەی زەردا حرەکە بە هیچ چەگارێ بکە بە هیچ پۆلیسێ بکە بە هیچ کەسێ بکە و ینی پێک
ئەمە براوەتەوە کە ئەم دوو دەسەڵاتە دەسەڵاتی میلیشیان و پەیوەندیان لەگەڵ پەیوەندی دەرەکیان پەیوەندی داخلیان لەگەڵ حکومەت لە شوێنەکە وەکو دوو هێز معاملەکەن ئەمە واقعەتی کوردستانە لەبەرەوە ئیمکانی نییە بڕی کۆتایی حکومەتی خۆسەپێن ئەمریکا بافڵ ئەدعایەکە وتم احتیمالێکە احتمال نیشەشتیوە ڕوونایە یەکێتیش بتوانن لە پارتی زیاتر بێنێ بەڵام ئەو وابشانێن ئومێدەکان بۆیە کە پارتی دیموکراتی کوردستان کورسی کەم بێنێ و نەتوانێت حکومەت پێک بێنێ ئەمە دوای ئەوەی کە دۆخەکە بەرەوەی چۆڕ ئاەت چۆن لە ئەو مشیلەی لە کەرکووک ڕوویە ناتوانی ئەنجومەنی پارێزگا و پارێزگا هەڵبژێرن زۆری پێچوو ئەمە شتێک لەم بابەتە حتا ئازانی چۆنە واقعەکە بە جۆرێکە احتیمالێکە تا انتخاباتە نتوانێت سەر بگرێ نتوانێت بەردەوام بێ لەگەڵ لە شوێنەکە فەشەل بێنێ لە شوێنەکە یەکیان پاشەکشە بکە یا هەتا لەوە خراپتر ئەوەیە کە ئەم دۆخە بە جۆرێکە قابلەوەی کە شەڕشی تا بێ هەموو احتیمالاتێ لەم دۆخەکە هاتۆتە پێشەوە دەورانێکی تازێ لە چاو هەڵبژاردنەکانی پێشووە ئەوەیە کە هەڵبژاردنێکە معلوم نییە ئایندەکەی چۆنە شەڕی تا بێ نەتیجەکەی چۆنە بێ ئەتوان حکومەت دروستکەن وەزەکە چۆنە بێ دۆخی ژیانی خەڵک خراپترە بێ ئەنیوەیەکە ئەم فەزای کە ئەوان دروستکرا ئەم بێ ئومێدە دروست دەکە بێ ئومێدی دروست دەکە تا ئەوەی بڵاتە ئەو ناجێگی لە سیاسیە کە لە کوردستانە هەیە بەم فەزای ئەمان پێکیانەوە زیاترە بێ هەڵبەتە نازانم بڵێن لە تەقابل لەگەڵ حکومەتی عێراق چۆ خۆیان سازەکەن خۆچیارەکەن ئەوانە بەحسێکی ترن کە دوای هەڵبژاردن ئەکرەیسان قسەیان لێ بکات بەڵام ئەگەر بۆ ساتێک لەسەر خودی ناوەڕۆک و بانگەشەی لایەنە سیاسیەکان ڕاوەستن لە بەرامبەر ئەمانەدا پارتیش لە بانگەشەی هەڵبژاردندا ڕەنگە لە ڕەنگی خوانەوە ئاڵێن شێوەی تریان گرتوۆتە بەر ئەڵێ ئەوانی تر تێک دەرن باسی ڕوخاندن ئەکەن بەڵام ئێمە باسی ئاوەدانی و ئارامی ئەەکەین ئەمەیان چی تێڕوانینەکتان هەیە بۆی یەکەمەوەی کە باسی ڕوخاندنەکەم هەت بەتەوە لایەنەکانی کە ئەوەیە کە ئەو هێزی یەکەمە ئەو باڵا دەسترە ئەومانە هەیە بووە ئەویش کە باسی ئارامی هێمنیەکە ئیسی ساڵە بۆ ئارامی هێمنی نەکرد بۆ سە مشکلی هەیە لەگەڵ حکومەتی عێراقا بۆ ئیمتیازاتانەی کە بووی لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی نادنەدەروی بۆ هەمووی دەسەدرایەوە ئارامی بۆ شێ ناتوانێت ئارامی بۆ پرۆژە ئابووری و سیاسەکانی خۆی دابیتکە هەمووی سە چۆتە ژێر ڕکێفی حکومەتی عێراقەوە لەکوێ ئارامی بە چمانایەک ئەوە تا ئەوە لە چەندی ماغا لەسەر هەژماری من و لەسەر نردنی موچە و لەسەر ڕێکەوتیان لەسەر تۆقیتی نردی موچە هەمیشە مشکلێکی گەورەی بۆ بە قوربەسەری بۆم خەڵکە بۆ بە نەهامەتی بۆم خەڵکە ئەنی ئارامی چییەکە ئەگە بیکرا بۆم بۆ دوای هەڵبژار ناتوانێت بیکات چییە بەتابەتی کە وەکووتم کە جۆری دەنگەکانی بە جۆرێک دابەزێت کە پێگەێنانی حکومەت بۆ پارتی دیموکراتی کوردستان وەکو جاران هەر خۆی باڵادەستە بەڵامی کە بەوانایە حکومەتی هەرێم پێکبێنێ کارێکی زۆری بووی ئیتفاقاتی زۆری مەجبورە تەنازوات کە بۆ یەکێتی بۆ هێزێکی تر بۆی کە ڕێکەوتم بکەن ئەنی بکوتمەوانە قسەی دواترن بەڵام هەلوو مەرجەکە دۆخەکە ناتوانێت بە قسەی مەسعودە قسەی مەسعودە هەر کامێکیان بێ بۆی کە ئارامی دروستەکەن دوای چەند دوای 30 ساڵ تۆ نتوانێت بیکەی ئێستا خێرە دوای دوومانگ هەڵبژاردن دوای ساڵە دوای هەڵبژاردن حکومەت پێویستی ئارامی دروستکەی بەڕای من دۆخەکە خۆی ناهەموارە دۆخەکە خۆی لە ئاستی جوابانەوەی پارتی دیموکراتی کوردستان و بارزانیان نییە ئاڵوگۆڕ لە وەزەکەیان ڕوویاوە ئێستا ڕاستە ئەم 4 ساڵە ئەمان حکومەت هەرێمان پێگەێنە بەڵام گەورەترین تەنازولیان پێکردوون گەورەتر ینی غەیری ئەوەی بەڵام بەسەر خەڵکەوە بەڵام بکوتم ئارامی بۆ پرۆژەکانی خۆشیان جۆرێک عەرقەلەی گەورەی تێکەوتووە ئەمە واقعی ئەم هێزە سیاسیەیە لەرۆ ئەم قسانە لای خەڵک ناخوا معنای نییە نە ئەوەی کە ئەوەی ئەمان معنای هەیە بڵێ ئارامی بکەن ناوەی بابڵ و تاالبانیش بڵێ ئێمە توانین هێزی ستەمگەر کۆتایی پێبینین ینی ستەمگەرەکە هەمویان شەریکن هەمویان یەکشتن هیچ فەرقێ ناکە هیوادارم خەڵک بەم جۆرە تەبلیغانە بەتاتی گەنجانێکی زۆر کە ئەبینین کە تووشی خەریکە چاوەشەکارێ بن لەو جۆری بانگەشەی کە بابڵێکە کەمە ئەمە جۆرە کە تەبلیغاتێکی تازای ئارزوی خۆیتی چۆنیکە بەڵام ئەو شتانی کە ئەوێ
سەر ناگرێ نابێت ئاڵوگۆڕ لە کوردستانە بەم ئەوەی کە ئەمان دەسەڵاتن ڕوونادا ئاڵوگۆڕە بە قازانجی خەڵک ئاڕۆزێ بەکەمکردنەوەی دەسەڵاتی ئەمان دەسەڵاتی ئەمان لە بەرامبەر بەغایە کەم بۆتەوە لە بەرامبەر فەرماندەیە کە بەغا پێسپێرەکەم بۆتەوە بەڵام لە بەرامبەر خەڵکو و لە بەرامبەر یەکترا هاوسەنگی هێزەکانیان چۆن بووە هەروە مێنێتەوە و ئاڵوگۆڕێکی بە قازانجی خەڵک ڕوونادا. پێشەوەی بچمە سەر پرسیاری بینەران ئەمەوێ لەسەر لێدوانێکی بەرەی ئۆپۆزیسیۆن و بەتایبەتینەوەی نوێ کە زۆر بانگەشەی ئەوە دەکەن خەڵکی بچێک بەشداری بکات و ئەمە زۆر بەگرنگ ناو دەبن و تەنانەت لەوەش زیاتر ئەڵێن ئەگەر خەڵکی بەشداری هەڵبژاردن نەکات واتە دەسەڵاتی یەکێتی و پارتی ئیدامەی هەبێت ئەوان سوود لەم نەچوونی خەڵکە بۆ دەنگدان دەبینن ئێوە چۆنی ئەمە دەبینن جارە پێشە مشتێک و لە قسەکانی کەشا ئیشارم پێیا ئەوە ڕۆشنەکە دەسەڵاتی یەکێتی نیشتمانی حتا حەزەکە نەوەی نوێ هەموو دەنگەکان بێنێ ئەوان نهێنن دەسەڵاتی ئەوان کۆتایی نایە بۆ دەسەڵاتی بەم هەڵبژاردنە کۆتایە هەموو لێکدانەوەکانی پێشووترم کە لەسەر ئەم واقعەتی جۆری هەڵبژاردنەکە کردمان ئەمە سەرمێنێ ئەوەی کە یەکێتی پاردی دوو دەسەڵاتی میلیشیاین زۆنی ئەوە 30 ساڵە زۆنی زەرد و زۆنی سەوسێ ئەمە بە نەوەی نوێ بە هەڵبژاردنێ نەوەی نوێ بیکە نەئیمکانێنێ وەکوتم ئەگەر هەموو دەنگەکانی بێنێ هەموو کورسەکانی بێنێ کە بەڵام ئەوەی کە ئاماژەی پێ بکەین و ڕۆشنە نەوەی نوێ ناتوانێت هەموو کورس نەک هەموو کورسەکان نەنیوەشی نەڕۆبعیشی ڕەنگە ئەگەر دە کورسی وێ ئەسەبی کا بە 12 بیکا بە 13 بەڵام هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بەڕێ من نەوەی نوێ دوای ئەمە زیاتر تەریکەکەوێتەوە هەروەکو تەریکەوتنەوەی کە لە کەرکوو کاتوشی بوو ینی ئەوەی کە ینی چوون بۆ دەنگان چوون بۆ دەنگان مانای ئەوە نییە کە هینە بڵێن بە قازانجی یەکێتی بڵێن نەچوون بۆ دەنگان بە قازانجی یەکێتی نیشتمانێ هەروەی کاڵێم ئەوان تۆ بچی نەچی ئەوان حکمی خۆیانەکەن بەڵام نەچوون بۆ دەنگان معنایەکی جدیتری هەیە جۆرێکە لە پرۆسەی ناڕزایەتی خەڵک و توڕێی خەڵک بەرامبەر ئەم دەسەڵاتە نیش ئەوێ نیشانی بە چوون بۆ دەنگان بەعکسەوە چوون بۆ دەنگان بە قازانجانە پیشانە کە جمهورێکی ئەڕوا خۆ کێزانە دەنگ بەکیە فەزای پێوانێ فەزای تەزویرتەوە بێ فەزای تەزویرتەوانە بۆ ئەشکرێ ئەو نیشاندانی یەکێتی پارتی بەعکسەوە ئەیانەوێ پیشانی بن خەڵکێکی زۆرە چێ بۆ دەنگان ئێت بۆ چێن ئەوە بەحسێکی ترە هەتا نەوەی نوێش ئەوێ خەڵک بچێ بۆی کە پێی وایە لەو ڕێگەوەگە زۆر بەشداری بکەن و دەنگ بەخۆیان بەڵام نەچوون ناڕزایەتیە دەچوون بۆ دەنگان ناڕزایەتیەکە ڕیسواکردنی ئەو هەموو ئەم هێزە سیاسیانن کە 30 ساڵە لە کوردستان ئەو دەورە ستەمکاری و دەورە چاواشەکاری و دژی خەڵکیە پیشانەیە خەڵک من وەکو ئیشارەشم پێەیە خەڵک خۆشی زۆر ئامادە نیە بچێ و ئێمەش پشتیوانی ئەوەکەین دیفاع لەوەکەین و بانگەشەیەوەکەین تکایە مەچن بۆ دەنگان تکایە دەنگ مەدەن ئەمە هیچ شتێک بە قازانجی خەڵک ناگۆڕێ و هیچ هێزێکی تریش لە بری یەکێتی پارتی ناتوانێت لە ڕێی دەنگان و جێگەی ئەوان بێ نە لە هەتا یەکێتی ناتوانێت جێگەی پارتی برێ هەتا پارتی ناتوانێت جێگەی یەکێتی بێ بەجارێکە ئۆپۆزیسیۆنەکان ناتوانن بە هیچ جۆرێک هیچ جێکی لە نەبەرەی گەل نە هاوپەیمانی نەوەی نوێ نە ئیسلامیەکان توان لە ڕێی هەڵبژاردنەوە ئومێدێ بن بۆ خەڵکەوە کە ئەتوان ئەمان وەلاخەت بەعکسەوە ئەو واقعات چۆنە هەروە مێنێتەوە باشترین شن نەچوونە بۆ دەنگان باشترین ناڕزایەتی نەچوونە بۆ دەنگ ڕیسواکردنی ئەم هەڵبژاردنە پیشان ینی خاڵیکردنەوەی نیشاندانی فەزایەکی چۆڵە لە شوێنی سنوەکانی دەنگان ینی ئەوە پیشان لە ڕێی ڤیددیۆیەوە لە ڕێی فلیمەوە لە ڕێی سەتەلایتەوە لە شوێنەکەەوە ئەوە نیشان بدێت کە شوێنی سنوەکان تاکە خەڵگەچێ هەموو ئەوانە کەچن عیدی خۆیانن یا مەسلحەتێکیان هەیە بەڵام مەسلحەتی ئێمە مەسلحەتی خەڵگەوەیە کە چۆنە مقاتعی تەواوی ئەم هەڵبژاردنە بکەین بەڕێ من و هەمیشەش من لەسەرم ئەمە ئێستا لەسەر ئەمە سوورین ئەمە بە قازانجی خەڵکە نەک هیچ بانگەشەیەکی تر ئەوێ داواکە من لێرەوە کە جاری کەشە ئیسرارەکەین لەسەری کە تکاکەین کەس نەچێ بۆ دەنگا ئەزان خەڵکی زۆر ناچێ ئەوانش کەسە لە ڕێی هەڵبژاردنەکانی ئەمانەوە ستەمکەر وازێزین و ستەمکارە ڕوخێنن
ئەوە کاریوان مستحیلە و نابێ هیچ کەس بانگشانە تکاکەین فیلم نەخوا. کاتمان کەم لە بەردەستماوە و سەرنج و تێبینی و پرسیار هاتوون من لێرەدا هەر کۆمەڵێک لە پرسیارەکان هێنمە سەر شاشەکە ئەگەرچی بەشێکی ئەو خۆتان وەڵامتان پێداوتۆ پێشوە خەدیان لە قسەکانی خۆتان داهاتۆ بەڵام من سێ پرسیارە خەمە سەر شاشەکە و ئازاد من لەوانە چی بەشێکی وەڵام دەدەنەوە و هیوادارم بە کورتی. پرسیاری یەکەم مەترسی پێکدادان لە نێو لایەنەکانی بەشداربووی هەڵبژاردندا هەیە. پرسیارێکی تر دەوترێت کە ئەمە کۆتا هەڵبژاردنەکە لە کوردستاندا دەکرێت چونکە ئەم قەواری هەرێمە کۆتایی دێت و دەرفەتی هەڵبژاردننی تر نامێنێتەوە. پرسیاری سێم ئەگەر خەڵکێکی زۆریش بایکۆتی کرد ئەوان هەر هەڵبژاردننی خۆیان ئەنجام دەدەن و دەسەڵاتی خۆیان پێک دەهێنن واتانی بە شێوەیەک وەکو جارانی پێش و سوودی بایکۆت چی دەبێت؟ ئەگەر بتوان بە کورتی وەڵام بدەنەوە فەرمون. یەکەم شت بە یەکدادان وتم لە قسەکانەوەتم ئەگەرێکە ئەو دۆخی کە باسیەکەن بەڵام هەڵبەتە هەمیان هەوڵێ ئەزان بە قازانجیانێ بن بەیەکە بەڵام احتیمالە لە شوێنێکە کێشەیەک ڕوو باشێک ڕوو بە ئەم شێوەی کە ئەمانیکەن ئەم شێوە بانگەشەی کە ئەمە فەزای کە ئەمان دروستکارە ئەگەری ئەوەیە ئەوەی کە نمونونەکەی لە هەولێر دیمان چۆن بڵ ئایان کێشا بە بۆ سیارێکە هەر باید دلیلێک شوێتە ئەوێ ئەمامان کاتە لێرە شوێشێتی نیشتمانی ڕایگەیان ئێمە بەرپرسین لەوەیەگە پارتی لێرە حزوری هەبێ خەڵک چیەکە بەرامبەری ئەمە هەمووی ئەو فەزایە کە احتیمالی پێکدادان ئەگەرێکە بەڵام عموما هەڵبژار پێم وانێ بە قیج لایەکیان بە قازان جامێکە فەزای ڕووبە ئەمەی کە ئەمە کۆتایی دەسینە مەسەلەکەوێ ئەو کەسی کە پێی وایە ئەمە دوا هەڵبژاردنە ئەبێ دلیلێک بێنە بۆی کە ئەمە کۆتایی ئەم دەسەڵاتەیە ئەم دوو دەساتە ئایا کۆتاییانە وەکوم لە قسەکانی پێشوداوتم نەبەم هەڵبژاردنە نەبوو دۆخە سیاسی کە هەیە حتا حکوومەتی عێراق ئیشی بەمانەیە ئیداری کوردستانیان بکە موچەیەکیانەتێ معاشێکیانە تێک شتێکیان یا بودجەیەکیان بۆ بڕێتەوە کە ئیداری کوردستان بکەن حکوومەتی عێراق ناتوانێت لەم ئاڵوگۆڕ و لەم ئەوزاع سیاسی عێراقا بتوانێت ئیداری کوردستان بکە و ئەم ناشوێت ئەم دوو دەسەڵاتە کۆتاییان بێ کۆتایی ئەم دەسەڵاتە تەنها بە ڕاپەڕینی خەڵک بە شۆڕژ ئەبێ و ئەوە ئەتوانێت بڵێ ئەمە کۆتایی هەڵبژاردن ئەگەر لەم بارەوە ئامادەیەکێ هاوڵاتمان هەبێ هەوڵین ئەوە بکەین وەختێک ئەتوانین بڵین نەک 4 ساڵ توە ئێمە ئەگەر خەڵکی جەماوەری کوردستان ڕێکخراو بێ ئەڵتەرناتیڤی هەبێ و هێز کۆکات و ئامادە بێ ئەمە بڕوخێنە بڵێن بۆچی 4 ساڵ ساڵێکی کە 2 ساڵی کە 6 مانگی هەشتێک بڵێن ئەوە ئەسڵە ئەوەی کە تۆ ینی بە تەمامی لە ئاڵوگۆڕەکە لە منتێقەکەیە ئاڵوگۆڕ لە منتەکەیە ڕووبە نازانم بڵین ئەم وەسعی منتێقە لە ڕێی ئیسرائیل و لوبناان و ئێران و ئاڵوگۆڕ شیچکە ڕۆیە ئەمان ئەوە مەسلەیەکی ترە قسەمە سەرەوە لێ نازانم هاوسنگی هێزەکان چۆن نەگۆڕێ هەر کوردستان نییە لە لوبنانیش مەطرحە لە یەمەنیش مەطرحە لە ئێرانیش مەطرحە لە زۆر شوێنی ناوچەی ڕۆژاتی ئەوڕاستە ئەو بەحسێکی ترە وەختی لە کاتی کایسە بەڵام بەم شێوەی کە ئێسەیە کۆتایی دەسڵاتی ئەوان ئیلا بێ بە هێزی جەماوی کۆتایی پێبێ باسم لەسەرۆریە بایکۆت نیشاندانی ئێمە خەڵک دەمێکڵێ ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوخێ ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوە یعنی کەواتە خەڵک ئەوێ بڕوە خواستێتی ئەوەی کە ئامادەن و نەیتوانوە مەسلەیەکی ترە یعنی کەواتە پرۆسەی کۆتاییانی ئەم دەسەڵاتە مەسایلێک وەکو لە قسەکانی تشاکە ئامادەی جەماوەری خۆڕی خستنێوێ ئەڵتەرناتیڤێ کاری زۆرێ حاصل بەڕێی من بایکۆت بەشێکە لەو پرۆسێ بەشێکە لەخۆ ئامادەکردن تۆ ئەوەی کە خەڵکە بەشێکە لەو ئەترازی هەتا تۆ ئەتراز دێ ئەم دەسەڵاتە بگۆڕێ چی دەنگ بەچیت دەنگ بە هەچ کامێکیامەی لە مەسەلەکە ناگۆڕێ لەبرۆ چۆن بەشێکە لە خۆڕێ خستن بەشێکە لە بەهێزکردنی ئەو ناڕزایەتی کە خەڵک هەیەی کە لە ئایندەیە کە ئایندەکەی هەر نزیکە دوورە ئەوێ ئەم دەسەڵاتە کۆتایی پێ بەشێکە لەوە ئەوە ئەهمێتەکەیەتی لەم بابەتەوە کرا زۆر قسەی تر بکەین و گفتوگویەکی زۆر سەرنجڕاکێش بوو سوپاس بۆ بەشداری چاکرداکانی بینەران و بەشداربووان بەڵام لێرەدا بۆ عوسمانی حاجی معرف زۆر سوپاس کە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکە زۆر سپاس عزیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە هێرشی موشکی ئێران بۆ ئیسرائیل و ئەگەری مەترسی جەنگێکی فراواتر لە ناوچەکە تاوتێ دەکەن لەگەڵمان بمێنەوە
مەڵەبینەرانی ئازیز لە گەرمترین هەواڵەکانی ڕۆژگاری ئەمڕۆ هێرشی ئیسرائیل بۆ لوبناان و تۆڵەکردنەوەی کوشتنی حەسەن نەسڕوڵا لەلایەن ئێرانەوە و موشکبارانکردنی ئیسرائیل دوێنەشۆ لەلایەن ئێرانەوە. ئەم بەرنمەیە تاوتێ دەکەین لەگەڵ خالیدی حاجی محەممەدی لە ڕابەری حزبی حکمەتی خەتی ڕسمی. خالیدی حاجی محەممەدی ئێوەرت باش و سپاسکە لەگەڵمانیت. سپاس دەکەم سڵامەیە بۆ ئێوە بۆ بینەران بەرنامەکەتان. مانگی 4 بوو کە جاری پێشوو ئێران هێرشی موشکی کردە سەر ئیسرائیل، ئێمە چاوپێکەوتنێکی ترمان ئەنجامدا. ئێوە بە دوورتانە بینی کە جەنگێکی فراوانتر لە ناوچەکەدا ڕووبدات. ئەم جارەیان چی؟ ئێستا مەترسی فراوانبوونەوەی جەنگ لە خۆرهەڵاتی ناوەڕاست چەندە ئەگەرێکی بەقووەتە؟ ئەوەی کە جەنگێ بەرفراوان لە منتەقەکە ڕووبە بەوە بەستەجیە بەڕاستی ئەمریکا چەندێ لەم جەنگە بەرفراوانە پشت ئیسرائیل بەرنات و تاخر لەگەڵیەتی. فکرەکەم کاتی پێشتریش کە لەگەڵ من قسەتان کرد و ئیسێش وە لە کولی ئەماوە شتێ فکرەکەمەوە بۆ هەر ئینسانێ وەزیەتەکەی چاولێ کردبێ لە 1 ساڵ گوزەشتا هەتا وەزیەتەکەی چاولێ کردبێ لی ڕۆشنە ئەوش ئەوەی کە بە تایبەت دوای ئەوەی کە ئیسرائیل ئەو ئارەزوانەیە ئەو ئوفقە بۆ خۆی دانابوو لە حملە بە فەلەستین و کوشتاریان و تەواوکردنی حەماس و پێچانەوە و بەهودەگرتنی منتەقە لێرە وەختێ بە سەرنجام نەگەی لەو وەختەوە ئیسرائیل بە 1001 دلیل ئارەزووەکە هەوڵە تەلاشەکە ڕیسکەکە تەنانەت خۆی خاتە خەتەرۆ بۆ ئەوەی کە جەنگێ بەرفراوان لە منتەقەکە ئیجاد بێ و ئەم جەنگە بەرفراوانە تا ئیسا پایەکی بۆ ئیسرائیل ئەوەیە کە پای ئێران بێتە بەرۆ و ئەمریکا دەرگیر بێ و ئیسرائیل تەنیا نەمێنێتەوە و ئیسرائیل ڕێگە و شوێنە پێیەکە هەیئەت حاکمەی ئیسرائیل و نەتانیاهۆ و دەوڵەتەکەی پی وایە ڕێگەی نەجات ئیسرائیل لە منتەقەیەکە کە مورد نفرەتە لە دنیا و لە منتەقەیەکە کە تەنها ماتۆ لە منتەقەیەکە کە غەرب قدرەت جارانی نییە و لە بحرانێ حکوومەتیە کە خۆی دەرگیریە ئارەزووەکە و هەوڵە گوێ بە شەڕێ بۆ ئەوەی تەنیا ڕێگەی ئیدامەی حەیات ئیسرائیل لە منتەقە ئەوە ئەبینێ کە ئەم جەنگە بەرفراوانە کردیە و ئەم جەنگە بەرفراوانەیە جەنگی ئێران و ئیسرائیلە یعنی جەنگی غەرب و ئیسرائیل یعنی جەنگی شەڕی ناتۆ ئیسرائیل ئەمە هەوڵی ئیسرائیلە فکرەکەمەوە ئیستا ئەمە زۆر نزیکە ئەکرەیان ناکریە ڕاستیەکەی یەک مەترسی جددی ئەمەیە کە ئیسرائیل هەرچێکی کردە بە جیا لەوەی کە دەوڵەتە غەربیەکان ئەمریکا لە ڕاستیانە و ئینگلیستان وەک نزیکترین دەوڵەت بە ئەمریکا هەرچی ئیسرائیل کردە مستەقل لەوەی کە جیا لەوەی کە وتویانە خوازیار ئەوە نین ئەم شەڕە پەرەبستێنێ زۆرتر بێتەوە داوایان کردە لە تەرەفین وەختە ئیسرائیل حمڵەی کردە داوایان کردە لە تەرەفین کە ئارامش حێزکن یعنی تەرەفە مقابلەکەی هیچ نەکە بە جیا لەمانە هەر کارێکی کردە ئیسرائیل ئەمان حمایەتیان لێکردە. ئێستا هەموو کەس بە تایبەت ڕەسانە غەربیەکان دەوڵەت غەربیەکان تەرەفداران ئیسرائیل باسرە قدرەت گەورەی ئیسرائیل و موساد و نەقشیان و وەختی ئەم پیچەرانیان تەقانەوە لە بەخشە لە لوبنان هەموو کەس باسەمەیە کرد لە شرایەتەکە ئەوەی کە قدرەتە لە منتەقە قدرەتی نەفسی ئیسرائیل و دەوڵەتی ئیسرائیل نییە دەوڵەتی ئیسرائیل لەو منتەقە ینی قدرەتی سازمانسیای ئەمریکا ینی MI6 ئینگلیس ینی ناوگانهای دەریایی و تەوان ئیتلاعاتی و تەوان جاسوسی و تەوان نظامی و تەوان ماڵی ئەم دەوڵەتانە کە گشتی لە پشت سەر ئیسرائیل بووە. بۆ نمونە دەوڵەتی ئیسرائیل ئیعلامەکە فقط 10 مانگ لە شەڕی ئیسرائیل و کوشتاری خەڵکی فلستین گوزەرا بوو دەوڵەتی ئیسرائیل ێژێ لە عەرز ئەم دەمانگە 50,000 تۆن تەسلیحاتی ئەمریکایی لە تەرەف دەوڵەت بایدنەوە تحویل ئیسرائیل دریە. خب ئەمە معنی ئەمەڵەکەی ئەوەیە شەڕ ئیسرائیلی کە بەڵام بەڕاستی ئەم شەڕە لە هەموو نەزەرێک و ئیتلاعاتی نظامی ماڵی تەبلیغاتی دیپلۆماسی بەهەرحاڵ لەسەر دەوڵەت ئەمریکا و هاوپەیمانان ئیسرائیل لە مندەقایە بۆیە بەستەجی بە ئەمریکایە
ئیسرائیلیش بە ئتکا بەمەیکە وەک نیروی نیابەتی وەک بەخشێ لە ئەرتەش ئەمریکا لە منتەقە کار ئەمریکاکە و بە ئیتمینان لەوەی کە ئەمریکا پشتی چۆڵناکەەوە هەمیشە لەگەڵ یاتی و تایسێ ژوا بووە ئارەزوە کام شەڕێت بەمە تەبدیل بێ چەنێ دنیا ئێڵێ چەنێ ئەمە مەقدورە بە زۆر شت بەستەجی هەیە وەلێ قەتئەن ئیسرائیل خەهانەوەیە من جاری پێشتریش باسم کرد فکرەکەمەوە ئێستا لە منتەقە هیچ دەوڵەتێک لە خاوەرمیانە هیچ دەوڵەتێک لە منتەقە تەنانەت ئێرانیش بە هەر لە جەنایەتکاریەوە خەهان ئەم شەڕەن یەچوو بە زەرر خۆی زانێ نە عەرەبستان ئێوێ نە ئێران ئێوێ نە لوبنان ئێوێ نە ئۆردون ئێوێ نە میسر و هیچ کیشوەرێکی تر واقعاً تەنیا دەوڵەتێکە ئێحساسەکە ئەمە بە قازانجێتی دەوڵەت ئیسرائیلەوە دەوڵەت ئیسرائیل بۆ ئەمە هەموو کارێکەکە هەر کارێکیشکردا غەرب لە پشتی بووە بەڵامەوە خەریکە ئێرانیش ڕائەکێشێتە پای جەنگەکە هەرەوەی کە ئیسماعیل هەنیە تیرۆرکرا هەرەوەی کە نەسڕوڵا تیرۆرکرا هەرەوەی کە ئێستا ئێران بۆ جاری دووە موشکبارانی ئیسرائیلەکە ئەتوای بڵێن بە شێوەیە خەریکە لە ئامانجەکەی نزیکە بێتەوە کە ئێرانیش دێنێتە پای جەنگەکە فکرەکەم کاتێک ئەم دەورەی آخر حمڵەی وەسیعکریا بە لوبنان و دەوڵەتە غەربیەکان و دەوڵەتی بایدن بەرخلاف ئەو ئیدعا درۆینانەکەیان کرد ئێمە خەهان سڵحین بەرنامەمان هەیە بۆ سڵح لە فەلەستینە بۆ ڕاوەستان شەڕ هەتا وەلێ بەرخلاف ئەو وعدانەکە دایان هەر وەخت ئیسرائیل ئەم حمڵەی کرد قەتعەن ئیتلاعیان لێبووەوە قەتعەن ئەم کارانەی کە ئیسرائیل کردی لە دەورەی ئەخیرا متەکی بووە لەسەر ئیتلاعات سازمان سیا و MI6 ئینگلیس و کۆمەک ئەوانی لەگەڵ بووە بەڵام هەر کام کارەی کرد هێزی ناردا خاوەرمیانەوە ئێستەیش دوای موشکبارانەکەی ئێران بازە موتیەتی هێزی تر بەرەو خاوەرمیانە ئەنێرێەوە ناوێنێ تەشەتوت نەبێ یان نایێنێ بۆ وەی کە شەڕ وسعەت پەیانەکە بەڵام ئەو شەڕێک کە وسعەتی پێیاکردەوە وسعەت پێیاکە لەسەرشان ئەمریکا پێشچووە ئەمریکا لە موقعیەتێکانیە بەڕاستی ئەم ئیدعاکە کە من خەهان ئارامشم لە منتەقە ئیسرائیل عامڵ ئەسڵی ئیمڕۆ ئیسرائیل عامڵ ئەسری شەڕ و شۆڕ لە منتەقایە عامڵ ئەسڵی تۆریزم لە منتەقایە و شەرخواستترین دەوڵەت ئیمڕۆی دنیاە بە تەواقیەکەی کە بە پشتیوان ئەمریکا ئەنجامیە فکرەکەم و نزیکە فکرەکەم وەزیەتی خەتەرناکە بەڵام ئێران دوایەم ئینتفاقانەی کەوت ئێران دوشتی تعقیبە کرد دوای ئەوەی کە هەنیەیان کوشت یەکەم ئەوەی کە ئەمریکا ئیدعاە کرد سۆڵح و بەرنامەی سۆڵحیە بایدن ئەیود من بەرنمەیەکمێ بە سۆڵح ئێران نەیەویست لە شرایەتێکە ئەم ئیدعا کردیە و ممکنە شەڕ لە فەلەستینە ڕاوێسێ جواب ئیسرائیلی ناداوە فکریە کردەوە بە بڕوای من هەوڵیەدا بێژێ من بە بۆنەی سڵح لە فەلەستینە ئەم کارە ناکەم لە حەق خۆم ئەگوزەرم بۆەوەی کە ئفتخارەوەی کە کوشتار فەلەستین تەواو بوێ لە دنیای عەرەبە ئێران بێ بە سەحەوەکەی ئەمە یەک دوو ئەوەی کە بۆ ئەوەی کە فرجەیە کردێتەوە بۆ ئێران امتیازاتێ لە دەوڵەتە غەربیەکان وەرگێ وەک تحریمەکان لابا فشار بۆ سەر ئێران لابا ڕەوابط دیپلۆماسی لەگەڵ ئێران ناکردێتەوە ئەم دوو هەدەفەی بوو وەختێ دی حمڵە بە لوبنان کردیان وردە متەوەجە بوو لە دڵ حمڵە بە لوبنانە کوشتار فەلەستین هەر ئیدامەی هەیە دەرنەچە قسەی پوچەکە بایدنەیکە و بە ئیزافەیەوەی کە هەوڵ و تەقەلای هەتا چوونی پزیشکیان بۆ ئەمریکا و بە ئیسلاح بە پەرچەم سڵح تەلەبیوە و حاضرین لەگەڵ هەموو کەسێکا بە تەوافق گەین و بەرجامیش گەڕێنینەوە زاهیرەن ئەمیش بە نەتیجە نەگەیە ئێران مەسلەی فلستین و دڵسۆزی درۆینی بۆ فلستین بەڕاستی پەرچەمێکە بۆ ئیمتیازکردنی خۆی هەرو جۆرێکە عەرەبستان وایە ئۆردون وایە مسر وایە باقی کیشوەرە عەرەبیەکان وانە و ئێران سعیەکە موقعیت منتەقەیەکەیشی خاصکە بەناو دفاع لە مردم فلستین و جەریانەت ئیسلامی متحد خۆی لە منتەقە ڕشت پێ بە بەناو ئەوەی کە لەگەڵ ئیسرائیلە بە شەڕ دێن و مقابل ئیسرائیلە وەلێ ئێران ئەم هەوڵانەیدا و دوای ئەوەی کە بە نەتیجە نەگەی ئەمانە لەم لایەنەوە بە شوێنە نەگەی ئەم کات خوب لە موقعیتەکە قەراری کرد بوو ئیحساسیە کرد ئەگەر کارێنەکە لە مقابل ئیسرائیلە خوب بێ ئابڕووە بێ لە منتەقە و ئەم کارەی کرد و ئیعلامی کرد محدودە ئەگەر ئیسرائیل حمڵم پێکاتەوە خوب حتمما جوا وەسعتری پێیانەوە بەڵام ئەمە بالاخره خودی ماجراکەیە
لەم نێوەدا کە ئێستا دووبەرە بە ڕۆشنی ئەبینین ئیسرائیل بەرامبەر بە ئێران و هەریەکیش پشتیوانی خۆی هەیە هەم لە ناوچەکە هەم لە ئاستی جیهانیدا. خەڵکی ئاسایی لە کوردستان، عێراق، ئێران ناوچەکە بەگشتی چاوەڕوانی لە کام لە ئەتوانێت زیاتر بکات ومێت بە کام لای ئەم دوو تەرەفە ببەستێت. پێشتر پێم خۆشە شتێک ڕاستەوەکەمەوە لە ئەقل ئەو جۆرەی کە من بە نەزەر مەگا لەسەرەوەی کە ئێران یەکێ لە قودرەت‌های منتەقەیەوە 45 ساڵە جەنایەتەکە لە منتەقەوە خصوصان لەگەڵ خەڵک ئێرانە هیچ تەردیدێ نییە. هەرو جۆرەی کە تورکیەیەکە، هەرو جۆرەی کە عەرەبستان فکرەکەمەوە دەوڵەتێکی فاسد لە منتەقەیەوە زۆرێک لە دەوڵەتەکانتر و ئیسرائیلیش لە هەمویان خراپتر. بەڵام من فکر ناکەم ئەم شەڕێکە تا ئیسە لە جەریانەیە شەڕ ئێران و ئیسرائیلە. غەرب و ئیسرائیل سعیەکەن بیکەن بەمە ئەم تەبلیغاتەکەن لە دنیای واقعیە حتا شەڕ عەلەی حەماس نییە، شەڕ عەلەی حیزب الله نییە. ئەزانم ڕاستەوخۆ ئەمانە لەگەڵ بە تایبەت حەماس بە تایبەت حیزب الله لەگەڵ ئیسرائیلە شەڕن. شەڕ ئیسرائیلە بۆ پاکردنەوەی منتەقە، بۆ حفظ موقعیت خۆی، بۆ خاسکردن شرایط خۆی بە قیمەت نابودی مردم فەلەستینە لە نەخشەی ئیسرائیل و نتانیاهوە نییە. ئەمە ئەم پەدیدەیە لەدڵ ئەم نەسەڵکوشیە زۆرێک لە دەوڵەتەکان خۆیان هەڵواستیە بە مەسەلەی فەلەستینەوە بە دلیلەوەی کە دنیا ئەم تەوەحوشە، ئەم خوێن ڕێشتنە، ئەم دەرەجە لە جەنایەتەکە لە تاریخ بەشەرە بێسابقە بووە، دنیا هاتەتە جواو. دەوڵەتە عەرەبیەکان مەجبور بوون لەژێر فشار خوارەوە فاسڵە گرن لەگەڵ ئیسرائیل وا بنوێنن کە مخالف ئەم کوشتارن کە ئەڵبەتە موافق کوشتارەکە نین ولی ئێمە ئامەڵەی لەسەرەکەن. دەوڵەتی ئێرانیش سعیەکە لە دڵەما بەناو مقابلە لەگەڵ ئیسرائیلە بالاخەرە ئەمورات خۆی مەنافق خۆی دنباڵەکە. ئیسرائیلی شەریکە بێژێ جەنگ شەر لەگەڵ ئێرانایە بەڵکو بووە بە شەڕێ منتەقەی و لە دنیای واقعیە شەڕێک لە جریانە بە معنایەوەی کە دوو دەوڵەت لەگەڵ یەک شەڕەکەن نییە. ئیسرائیلە کوشتار وەسیع مردمەکە لە فەلەستین موفەقیەتی بۆ بە پیرۆزی نەگەی، بە سەرکەوتن نەگەی، ئەو شتێک کە خۆی دانابوو هەرچەند 10,000 نەفەری کوشت و باڵای 100,000 نەفەر بریندار ڕووی کردە ئێران لەوێ بە نەتیجە نەگەی بە ترۆر هەنیا ئەم جارە حمڵەی کرد بە لوبنان و قەتڵ و عام بەناو بەرحاڵ لێدان لە حیزب الله و ئەم جۆرە شتانە لە دنیای واقعیە بێژم ئەمەیە ماجراکە شەڕ ئیسرائیلە لە موقعیتێکە کە تیاگیری کردە ولی وازانم لەم بەینا خەڵک متەمەدن لە دنیا ئەو جبهەی کە واقعاً خەهان شەڕ و خوێن ڕشتن و کوشتار نییە مردمێکن لە سەراتە دنیایان دەورە بە ئیسرائیل و بە دەوڵەتە غەربیەکان و بە کۆمەکیان بە ئیسرائیل ئاعترازیان کردە. کرێکارانە لەم کشوەرانە کە تایسە ئاعترازیان کردە. هەر ئەلئان کە من و تۆ لێرە قساکەین لەسەر ماجرا چەند ڕۆژبەر لەمە لە ئیسپانیا زیاتر لە 200 ئیتحادیە و نەهاد دفاع لە ئینسان و ئیتحادیە کارگەری منزورمە نەهادهای کرێکاری و نەهادهای ئینسان دۆست یەک ڕۆژ ئاعتسابیان کرد بە دفاع لە مردم فەلەستین خواهان قەت ڕابطە لەگەڵ ئیسرائیل بوون، خواهان قەت ڕەوابط اقتصادی، ڕەوابط سیاسی، ڕەوابط دیپلۆماسی لەگەڵ ئیسرائیل بوون و تەبەقەی کارگەر ئیسپانیا لە ڕاستەما بوو. فکرەکەمەوە ئەم کارانە مەقدورە و ئەمە ئەو فشارەیە و ئەم جبهەیە کە مخالف ئیسرائیلە، مخالف کوشتار ئیسرائیلە، دەوڵەت ئیسرائیل منزورمە نە مردم ئیسرائیل. ئەم جبهەیە واقعیە. ئێران دوای منفعات خۆیەکەوێت دەوڵەتان عەرەبی ئیمتیاز لە ئەمریکا وەرەگرن و تایسە ڕەوابطیان خاص بۆ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و غەربیش چۆن وەک هاتنەمەیانیان لە شەڕ خەلیجە خوێناوی بوو ئیمڕۆژ کەس ئەمریکا و میلیتاریزم غەربیش کە دەورەی ئەخیر تەسعیف بووە بەتر واقعیەکەی خوێناویتر لە دەورەی هاتنەمەیانیان دوای بلوک شەڕ خەریکە دەست پێکە و ئەمەیەکێ لە نمونەکانیەتی و پێش لەمەش ئیتفاقاتی گەورەی واوە کوشتار وەسیع بۆ وەسیلەی ناتۆ و ئەمریکا و هاوپەیمانەکانی کردیا لە منتەقە. جاری پێشوو کە مساحەبەمان بوو باست لەوە کرد کە خەمی ئێران بە دەرەجەی یەکەم خەڵکی ناڕازیە لە ئێرانە ئەوەی کە لە خڕۆشانی جەماوەری 2022 بەدواوە دوای کوشتنی مەحسا ئەمینی هاتە مەیدانەوە. لەم بارەوە کۆمەڵێک پرسیاری بینەران بێن مەسەر شاشەکە و ئاراستی ئێوە بکە. یەکێک لەوانە دەڵێت کە قسەکانی نەتەنیاهو ڕوو بە خەڵکی ئێران هەوڵدان بوو بۆ
هێورکردنەوەی ئەم خرۆشانە جەماوەری کە لە ئێرانە هەیە بۆ ئەوەی کە ئومێد بە ئیسرائیل و ئەمریکا ببستن. دیارە ئەمە زیاتر سەرنجێکە تاوەکو پرسیارێکەگەر لەم بارەیەوە قسەتان هەبوو. هەروەها دەوترێت کە پرسیاربینەرێکی تر ئەگەر ئێران بکێشێتە ناو جەنگەکەوە ئەمە بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران لەلایەن خەڵکی ناڕازیەوە بە چی ئەگات. هەروەها پرسیارێکی تریش کە شۆڕشی جەماوەری هێور دەکاتەوە ئەم دۆخە ئێستا خوڵقاوە لە ئێرانە ئەم خرۆشە جەماوەری هەبوو ئەکرێ ئەمە هێور بێتەوە. فکرەکەمەوە ئەگەر ئەم شەڕ ئەگەر ڕووبە و ئەگە ئێران وارد بێ بە معنایەوەی کە بوێ بە شەڕ ئێران و شەڕی منتەقەی من فکرەکەمەوە خەڵک مەحروم و مخالف جمهوری ئیسلامی لە ئێران ئەکەوێتە مۆقعیەتی خراپەوە. ئەم ئیدعای کە ئیسرائیل هەیەی و پەیامەکەی نەتانیاهۆش ئەمە ئێژێ ئێوە بە زوویی زووتر لەو کاتێک کە خۆتان تەسەورتانەکرد نەجات پێیاکەن. پەیامەکەی نەتانیاهۆش و تەرەفداران نەتانیاهۆ ڕاستیەکەی هەتا لە ناو هێزە سیاسیەکان مخالف جمهوری ئیسلامیە ئەوەی کە گوایە ئەگە ئەم حملە کریە شۆڕش لە ئێرانە گوڵەکە هەر ئەو نەڕاستە و هەر ئەو نە دروسە کە هێرش بە سەدام حسین و بە ناو سەدام حسین و کوشتار 1 ملیۆن ئینسان لە عێراق و ملیۆنها ئاوارە و برسیەتی و ئەو وەزعیەتەکە بەسەر عێراق هات لە شەڕی خەلیجا لە شەڕی کەنداوی ژنێوە هەر بەقەی ئەوە ڕاستە گویا ئینقلاب ڕێکەوێ. ئێرانیش ئەمەیە لە سووریا بەش هاتنەمەیان هێزە غەربیەکان و ئەو ئیتفاقانەی کە لەوێ کەوت و شەڕێکیان داسەپان بەسەر خەڵک سووریان ناویان نەجات مردم سووریە لە دەست حکوومەت ئەسەد و ئەو خەڵکەی کە لەمەیان بوون بەڕاستی مەیانیان مەجبور بوو چۆڵکەن بوو بەو شتە خوێناویە کە ئیسایش مردم سووریا خەڵک سووریا خەڵک مەحروم سووریا فەقیرۆژا سووریا لە ژەری ناتنەتە دەرەوە. لە لیبیا هەرم کارایان کرد، لە ئەفغانستانیان ئیشغاڵ کرد. ئەو هێزەی کە ئەمان بە ناو ئەوە چون ئەفغانستانیان ئیشغاڵ کرد ئیسە بەدەست خۆیان هاتەتە سەرکار. دەمچ ئەمانە بەڕاستی تەبلیغات ئەوانە فکرەکەمەوە مردم ئێران احتیاجیان بە ئیسرائیل نییە بۆ ئینقلاب. ئیسرائیل خۆی ئەگە بە ئارەزووی تەبقەی کارگەر و خەڵک ئاگاه ئێران و ئینقلابی ئێران بێ ئەو خەڵکەی داوای بەرابەریان کرد، داوای ئازادی ژینیان کرد، داوای عەداڵەتیان کرد لە ئێرانە لە 1401 و تا ئێستا و ئیعتسابات و ئاعترازاتە لە جەریانایە. بەڕاستی خاهان بەرابەری ئینسانەکان لە مەندەقان، خاهان نابودی هەر جەریان فاشیستی و ضد ئینسان و ضد ژن لە منتەقەیە. فکر ناکەم نەتانیاهۆ و حکوومەتەکەی لە جمهوری ئیسلامی کەمتر ضد ژن بێ. لە قانون و مەسەبەکەی ئەوانە بەڕاستی ئیسلام یەشتا لەوان باشترە. دەرنەتیجە بۆ مردم ئێران بۆ مردم منتەقە جمهوری ئیسلامی و نەتانیاهۆ و ئەمریکا و باقیەکان واقعەن نەبن حتمما زندگی ڕاحەتترە بێ بۆ شەرتەی بەخواروی جامعە بیکەن نە ئێران نەتانیاهۆ نابودکە یا بەرعکسەکەی. وەلێ فکرەکەمەوە ئاعترازات ئێران ئاعترازاتێکە لە جەریانایە واقعان ڕادیکاڵە ئینسانیە ڕەبتی بە ئیسرائیل و غەرب نییە بەمانە ئومیدی نەبێتە نەقش ئەمانەی لە عێراق و سووریە و باقی کشوەرەکان هادیە و جەنایەتێک ڕێخستە. بەڵام قەتعەن ئەگە ئەم شەڕە پێش بێ هەر ئەم خەڵکە نیروی ئەسڵیەکن کە لەبەی نەچن. ئەم خەڵکەش ئەم شەڕە شەڕ ئێران و عێراق نییە، شەڕ ناتۆ بۆمب و وەزیەتێکە. نەتانیاهۆ 85 بۆمبی دا لە لوبنان لە مەحەلەیە مەسکوونی وتی بۆمب هەیە کە 30 میتر ئەچنە ناوژێر ئەرزۆ و ئەمانە ئەمریکا هەیەتی و ناوی نام مبارزە لەگەڵ حزب الله میخان حزب الله لە بین چێ. وەک ئەوە وایە کەسێک بێژێ کوڕەکەی تاڵەبانی لە سلێمانی لە بینە بەم بۆمب با لە وەسەد سلێمانی یا بێژێ بارزانی لە بینە بەم بۆمب با لە هەولێر 100 ماڵوێران کە چەند هەزار نەفەر ئاوارە و سەرگەردان و قەتڵ و ئام کە حتمما جەماعەتێ بارزانیشی تایە. ممکنە لە مەسئولین بارزانیش ممکنە شخص بارزانیشی تایە، بەڵام ئەمە تۆریزمێکە کە بەشەریەت لەگەڵ دنیای ڕەشێکا ڕوبەڕوەکەی ئەکاتەوە. بەڕاستی زەرفیەت ئەمانە نیشانان. فکر ناکەم ڕێگەی ڕەهایی ڕزگاری هیچ خەڵکێ بەدەست دەوڵەتان و حاکمیەتایە بوێ کە تاریخ زندگیان پڕە لە خوێن، پڕە لە کوشتار، پڕە لە جەنایەت.
بە 1001 ناوە. وڵامێت دڵنیابەوە لەسەر ئەوەی کە ئێستا خڕۆشانی جەماوەری لە ئێران ئەوەی کە ڕوو بە کۆماری ئیسلامی هاتبوونە مەیدانەوە ئەم دۆخە کاریگەری لەسەر داناوە یاخود هێشتا خەڵکی ناڕازی لە ئێراندا بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەیە؟ بێ هیچ سەردێ بزە دەورەی 1401 کاتێ ئەو خڕۆشانە پێشبوو لە سەد عمومیەکە بوو معلومە ئەو خڕۆشانە یا بە سەرنجامەکە ینی تعیین تەکلیفەکە یاگە و توانەی نەبێ خب ناگا بەوێ و معلوم بوو ناگا بەوێ ڕاستیەکەی وەلێ فەزای جامعی ئێران گۆڕیا رابطەی دەوڵەت و خەڵک ئێران گۆڕیا حرمەت و احترام خەڵک چوەتە سەرۆ لە جامعی ئێرانە زیندانەکان ئێرانیش ئەمن نییە و تەبقەی کارگەر هەر لەم دەورە هەر ئەم مدەتەکە ئێمە الان لێرەوە قساکەین زیندانەکانی ئەم نییە ژنان لە زیندانە اعتراضەکەن کارگەران لە زۆرێ لە مەراکز کارگەریە ئەعساباتیان کردا و مردم ناڕازین مردم ئێران بەخش مەحرومی بەخش خوارەوەی جامعی واقعا ڕێگەیە نابینن غیرە لە بینچوون جمهوری ئیسلامی هاتنە سەرکار بەرحاڵ انتخابات ئەخیر و ئەم ئیدعانە کە ڕژیم ئێژێکە بلەخەرە ئێمە ئیلاکەین و واکەین بۆ خەڵکو و سڵح و ئارامش و لە دنیای واقعە فشار خوارەوە بوو لە فشار خوارەوەی جامعەت دەوڵەتی مەجبور کرد بەوەی کە لە مقابل مردمە عقبنشینیکە انتخاباتێکی کرد و ئێستا مدعیە تەغیراتێک سڵح ئەکە فڵانەکە فشار جامعی ئێران بانە دەوڵەت لە وەزیەتێ خراپایە بەڕاستی ئەم تبلیغاتەی کە غەربیکە و ئیسرائیلیکە کۆمەک بە ئێرانەکە بۆ بتوانێ مقابلە لەگەڵەوە خەڵکاکە قەتعەن ئەگە بە شەڕەکەکە فرجەوە بۆ فرسەت بۆ یەکرێتەوە سەرکوب وەسیعکە و ئەمە ئیتفاقێکە وإلا خەڵک ئێران واقعاً تعیین تەکلیفەکەن لەگەڵ جمهوری ئیسلامی کەس جمهوری ئیسلامی ناوێ خوارەوە جمهوری ئیسلامی ناوێ و ڕۆژ بە ڕۆژ قدرەتمەندتر دێتەمەیان اعتصابی پەرستداران فقط ئەگە لەم دەورە چاومان لێکردوێ یا چەندێک بیستانە لە سەراسەر ئێرانە یەکسەر پەرستدارەکان لە هەموو بیمارستانەکە دەستیان کرد بە ئاعترازە دەوڵەتی فەلەت کرد واقعاً و بەخشای تر جامعە کرێکاران معلمان زۆرێ خەڵکی تر حمایەتیان لێکرد ئەمە فەزایی ئێرانە ئاغای پزیشکیان ئەگە ئیمڕۆ پەرچەم سۆڵح تەڵەبی و ئەوە بەدەستەوەگرێ خەڵک حەقیان هەیە و ئەبێ ئێمە فڵانکەین و ئەبێ ئەم جۆرە کارانەکەین و قەول و قەرار هەیەکە بە مردم ئێران ئاغای پزیشکیان بۆی هاتەتە سەرکار بۆەوەی کە دەوڵەت عەقبنشینیەکی کردە چێهرەی چاوەڕێتە بەرەوە کە خەڵک قەناعەتکەن بەشکەم فرسەتێ بن بە جمهوری ئیسلامی بێژن وەس خاسترە بێ ولا خۆی نەتیجەی اعتراض خوارەوەیە و ئەمە حقیقەت جامعی ئێران نیشانە رابطەی خەڵک ئێران ئیمڕۆ قدرەت خەڵک ئێران اعتماد بە نەفسیان ڕاستیەکەی لەبەر لە دەورەی ئەوەی کە پێژن ئینقلاب ژینا پێژن شۆڕش 1401 واقعاً زۆرترە میزان سازماندەیی زۆرترە هوشیاری زۆرترە تەبیعەتەن خەڵک لە خیابانن بەڵام هەرچی مرکز کارگەری و زیندان و هەموو شوێنێ اعتراضە هەرچی ڕۆژیشە خەڵک وسیعەن نایەنە خیابان وەلێ ئەگەر غەرب و ئەمریکا و هاوپەیمانانی و ئەوانەی کە تەرەفدارین و ئارەزووی حمڵە بە ئێرانەکەن ئەس جملە لە ناو نیروهای ئۆپۆزیسیۆن و مخالف جمهوری ئیسلامیە قەتعەن ئەگەم ئیتفاقەکەوێ ممکنە جمهوری ئیسلامی بڕۆخێ وەلێ ئینقلابێ لە ئێرانە فکر ناکەم بۆ زوانە سوورە دەگرێت و ئەگە بڕۆخێ و ئەگە بڕۆخێ حتمما لابد کەسێ وەک عێراق ئێرنە سەرکار یا وەک ئەفغانستان دەوڵەتێکردنە سەرکار غەربە ئیتر مردم ئێران نییە چەندێکیانە کوژیە چەندێکیانە مێنیوە ئەسەن تەکلیف منتەقە چی لێتێ واقعاً ڕۆشن نییە وەلێ احتماڵی زۆر هەیە بە عمر جمهوری ئیسلامی ئیزافە کردیە ئەگەم ئیتفاقەکەوێ وەلێ شتێ مستەلەمێ چ ڕووخانن جمهوری ئیسلامی چمانەوەی جمهوری ئیسلامی وەزعیەت منتەقە و وەزعیەت خەڵک هزار بەرابەر ئیسا وحشت ناکەوێ و فکرەکەم ئەوەی کە لە عێراق ئیتفاق کەوت و لابردن سەدام و حمڵە بە عێراق و کوشتاریان نامبارزە لەگەڵ سەدام لە ئێرانە ئەو کارەی کە لە عێراق کردیا وەک کایە مناڵانی لێدێ ئەو نەعمدە و ئەو نەگەورەتر و ئەو نەخەتەرناکتر و وحشت ناکترە بێ ئەمیدوارم ئەم ئیتفاقە نەکەوێ فکرەکەم بەشێکی لە نەقشێکایە کە بە شەریەت لە سەراسەر دنیا ئەلەی گشتیان ڕاستیەکەی ئەعماڵیەکە ومێدەوارین خالدی حاجی محەممەدی لە ڕابەڕی حزبی حکومەتی سقەتی ڕسمی زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەک تیڤیدا ئامادەبوون منیش تەشەکورتان لێکەم و سپاسانەکەم بۆ وەختێ بە منتەندا زۆر سپاس
ئازیزان بیرتان بێنمەوە کە شەممە جارێکی تر بەرنامەی تایبەتمانە بێت لەسەر هەڵبژاردنەکان و هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە قسەی خۆی لەسەر هەڵبژاردنەکان بکات پەیوەندیمان پێ بکات و کاتی دەخەینە ئیختیارەوە. لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا شەممە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.